هاوڵاتی ئەبێت زانیاری تەندروستی ئەوەی هەبێت کە چۆ مارکێتێک یان ئەو بازارەوە جۆرە خواردنێکی لە قوتونراوە هەڵەگرێت. بۆ نمونە تۆ چەند جۆرێک دۆشاوت هەیە، یەکێکیان لە ناو شوشایە، یەکیان ناو قوتووایە. تۆ باشتر وایە تۆ ئەوەی هەڵبژێریکە لە ناو شوشەکەیە، لەبەر ئەوەی مادەی دۆشاو خۆراکێکی چییە؟ ترشە. ئەم مادە ترشەیە کارلێکەکە لەگەڵ ئاسنە. کۆمپانیاکان بۆ ئەوەی ئەم مەترسیە کەم بکەنەوە هاتوون مادەیەکیان هێناوە ڕووپۆشیان کردو ناو قوتۆکە. ئەم مادەیە کە چەندەها توێژینەوەی لەسەر کراوە، مادەکە پێوتە بیسفینۆڵ ئەی. کورت کراوەکەی لەسەر قوتۆکە نووسراوە چی؟ BPA. ئەم مادەیە یەکە لە هەرە مادە مەترسیدارەکان ئەگەر تێکەڵ بە خۆراک بێت. چۆن ئەو مادەیە تێکەڵ بە خۆراکە بێت؟ وتمان وەکو ڕووپۆشێک وایە، وەکو بۆیەک وایە. ئەگەر تۆ قوتوویەکی دۆشا هەڵبچڕی یان قوتوویەکی گۆشتی ماسی، سەرەکی ڕووپۆشێکی وەکو بۆیە پێوەیە. ئەم ڕووپۆشە کە وتمان BPA چۆن ئەچێتە ناو خۆراکەوە. یەک لەوانە ئەوەیە ئایا خۆراکەکە چییە؟ ترشە، تفتە، هەتا ترشی زۆرتر بێت، ئەم مادەیە زووتر کارلێکەکە لەگەڵ خۆراکە. ئەمەیە. دووهەمیان ئەم مادەیە بەهۆی پاوی قوتۆکەوە ئەچێتە ناو خۆراکەکەەوە. یعنی بۆیە ئێمە لە هەموو شوێنێک لە سیمینار و لە بابەتە چاوپێکوتنەکانە تەکید و دڵنیایی لەوە ئەکەینەوە کە تۆ ئەبێ هاوڵاتی زانیاری ئەوەی هەبێ ئەگەر چۆک مارکێتەکەەوە خواردنێکی لە قوتونراوی بینی سەیری کرد پاوی تیا بوو ئەبێت نەیکڕێت بەڕاستێکی.